مەڵە خۆشەویستان بەردەوامین لەگەڵتان ئەچمەلای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان بەس لە ئامادەکاریەکان بۆ بەڕێوەچوونی کۆنفرانسی گەنجانی گەرمیان بەردەوامە لە ئێستادا و پانێڵێکی تایبەت بازیرەکی دەستکرد لە کۆنفرانسی گەنجانی گەرمیاندا بەڕێوە دەچێت. قسە باسی زیاتر دەربارەی ئەو پانێڵاناکەین کە لە کۆنفرانسەکەدا بەڕێواچێت زۆر بەڕێز نەبەس حامید کا بەڕێزیان سەرپەرشتیاری کۆنفرانسی گەنجانی گەرمیانە لە ئەستودیۆی کورسات مەگەزین میوانمانە کاک نەبەس بەخێربێی سەرچاومان. زۆر سپاس. بەخێربێی سپاس دەکەم. مەبەز لە کۆنفرانسی گەنجانی گەرمیان چییە؟ کۆنفرانسی گەنجانی گەرمیان سەکۆیەکی مەدەنیە بۆ ئەو گەنجانی کە ئەیانەوێت بەرە بە توانەکانیان بدەن. کۆنفرانسێکی ئاماژدانە بۆ تواناسازی لە بەهرە و لێهاتووەکانی گەنجان. باشە. دیارە ئەم کۆنفرانسە کۆمەڵی ئامانج لە خۆگرێکە لە دواتردا لە ڕێی پانێڵەکان و ئەخرێتەوە. زۆر باشە. ئەو بەهرە و توانایانە چیە کە ئێوە ئەتانەوێ لە ڕێگەی کۆنفرانسێکی لەم جۆرە بیخەنە ڕوو یاخود نیشانی بدەن؟ بەڵێ پێش ئەوەی کەوا کۆنفرانس دەست پێ بکات و ماوەی بۆ دابنرێت ئێمە تەورەکان چەند تەورێکمان دەستشان کرد لە ڕێگەی لینکێکەوە. ئەو لینکە بڵاو کرایەوە لە دەستگاکان و پلاتفۆرمەکانی سوۆسیال میدیا. خواست و داواکاری گەنجانی ناوچەکەی تێدا بوو. دیارە بەشێکیان کە پەیوەندی بە هەلی کارەوە هەیە، بەشێکی تر لەو بابەتانی کەوا گەنجان پێویستیان پێێتی لە ئێستا تەکنۆلۆژیا و زانیاری و زیرەکی دەستکردا، بەشێکی تر سەرکردایەتیکردنە، بەشێکی لێهاتووی گەنجانە لە چاند و هونەر لە بوارەکانی تردا. لەسەر ئاستی ئەو فۆرمانە توانیمانە خواستی گەنجانی ناوچەکە دیاری بکەین. زۆر باشە. ئامانجتان چییە لەم کۆنفرانس؟ ئامانجی ئەم کۆنفرانسە ئاراستەکردنی گەنجانە بۆی کەوا ڕۆڵی گەنج فراوانتر بکرێتەوە لە کایە جیاوازەکاندا، لە کۆمەڵگەدا ڕۆڵی زیاتر پێ بدرێ، بێتە دەرفەتێک بۆی کەوا گەنجان ڕۆڵیان هەبێت لە کایی سەرکردایەتیکردن لە ڕووی کار و پیشە بزنس لە سەرجەم کایەکانی تر و هەروەها لە بواری تەکنۆلۆژیا و زانیاری، لە بواری هونەری، لە لێهاتوویەکانە. ئامانجەکە ئەوەیە کە بتوانن بەشداریەکی کارایان هەبێت، دەرفەتێک بێت ئەم کۆنفرانسە بۆ ئەو گەنجانی کەوا دێنە ئەوێ هەر ئەندامانی کۆنفرانس خۆشی کە 80 ئەندامە ببێتە دەرگایەک بۆ ئەو گەنجانە. ئەوە شتێکی گەورەیە تاوەکو ئەوانش لەو ڕێگەیەوە بتوان لە کۆمەڵگەدا جێپەنجەی خۆیان دەربخەن. زۆر باشە. چەند بەشداربووتان هەیە و زۆرترین پانێڵەکانیان ئەو بابەتانەی کە لە پانێڵەکاندا باز دەکرێت چین؟ بەشداربووەکان 309 فۆرم پڕکرایە بۆ بەشداربوون. دیارە ژمارەی بەشداربووەکان ماوەیەکی بۆ دانرا بوو. لە ماوەیەدا لەم 309 کەسە کە گەنجی تەمەنی 18 بۆ 35 ساڵە کە تەمەنی گەنجیە و تەمەنی کە دەستشان کراوە بۆ ئیش و کار لەم بوارانەدا پانێڵەکان دابش کراوە سەر ئەو گەنجانەدا. ژمارەی بەشداربووەکانمان 80 گەنجە. ئەو 80 گەنجە بە پێی لیژنەیەک هەڵسەنگانی بۆ ئەو فۆرمە کردووە کە تەقدیمیان کردووە. دیارە کۆمەڵێک پرسیاری تایە، کۆمەڵی پرسیاری تایە ئەو فۆرمانە. یەکێک لەو پرسیارانە دید و تێڕوانی تۆ بۆ خواستەکانی گەنجان، بۆ کێشەکانی گەنجان، چارەسەری تۆ، بیرۆکە، ئەمانە هەمووی نووسراوە بە 100 کەمتر زیاتر تاوەکو بتوانین ئێمە جیاوازی بکەین لەنێوان ئەو گەنجانی کە بیرۆکەیان هەیە، کە توانایان هەیە، لێهاتوویان هەیە، توانێت جیاواز بێت لە چاو کۆمەڵێکی تر بۆ شێوازە بتوانێت لە ڕێگەی ئەو لیژنەیەوە ئێمە ئەو گروپە گەنجە جیا بکەینەوە. کەواتە لە نێوان هەموو ئەو گەنجانی کە بەشدار بوون یاخود فۆرمەکانیان پێشکەش کردووە نزیکەی 80 کەس زیاتر ئەو گەنجانە بوون کە ئایدیایەکی نوێ یاخود بیرۆکەی تازەیان هەیە یاخود ئەتوانن زیاتر گزارش لە گەنجانی دەڤەرەکەی خۆیان بکەن. بۆچی 80 گەنجتان هەڵبژارد؟ یعنی ژمارەیەکی زۆرە. بەڵێ گەنجان لەبەرەوە ژمارەی ئەوانەی کە فۆرمیان پڕکردووە زۆر بوو. دیارە لەم هەشتای کۆمەڵێکی تری زۆریش لەو گەنجانە خاوەنی بیرۆکەی باشن، ئەتوانن کۆمەڵێک کاری گەورە و جوان و نوێ بێنە پێشەوە بیخەنە ڕوو. بەڵام
ئەم هەشتا گەنجە پێشتر لەبەرەوە کرێ بە گروپ ئەتوانین لە ڕێگەی چەند گروپێکەوە ئەوە کۆنتترۆلی ئەو ژمارەیەش بکەین بەڵام لەبەرەوە لەسەر ئاستی گەرمیانە دابش کراوە سەر قەزای کفری و کەلارە لە ناو قەزاکانیشان ناحیەکانمان هەیە ناحیە ڕزگاریە ناحیەی پێبازە ناحیەی سەرخەڵایە ینی هەرێکێک لەوانە بۆ خۆی ئەبێ ژمارەیەکی گەنج توانێت لێو ڕێژەی هەڵبژێری. زۆر باشە باسی ئەوەت کرد لە سەرەتایە کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئێوە بانگەشتان بۆ بەڕێوەچوونی ئەم کۆنفرانسە کردووە کەواتە گەنجانێکی باش لەو دەڤەرانە بەدەنگ داواکاریەکەی ئێوە و خواستیان لەسەر گۆڕانکاری بووە و هەروەها لەگەڵ ئەوەیە بوون کە کۆنفرانسێکی لەم جۆرە ساز کرێت. بەڵێ ئەم کۆنفرانسە کە لەلایەن ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیەوە سپۆنسەرەکرێت و جێبەجێکارەکەشی تیمێک لە گەنجانی گەرمیانن ئەمە خواستێکی گەورەیە لە گەنجان بۆی بتوانێت داواکاریەکانیان لە ڕێگەی دەستگایەک شوێنێک سەکۆیەکەوە بخەنە ڕوو بە یەک داواکاریەوە بتوانن قسە و پێداویستەکانی گەنجانی ناوچەکە بگەینە شوێنە ئەو شوێنەی کەوا پێویستە قسەیان هەبێت لەبەرەوە دەرفەتی ئەوەی کەوا بکرێت هەشتا گەنج لە ئەو ناوچەیەوە کۆ بکرێتەوە و لە شوێنێکا بێت لەوانەیە لە ڕێی کۆنفرانسێکەوە بتوانێت تەنها ئەمەش لە ڕێی داڕشتنی کۆمەڵێک بەرنامەی چڕەوەیە لە ڕێگای پانێڵەوە گفتوگوی کراوەیە سیمیناری تایە کۆمەڵی گروپاتە بووی ئەتوانین باشترین دەرەجامان دەستکەوێت لێرەوە. زۆر باشە زۆرترین ئەو داواکاریانە یاخود ئەو بیرۆکانە یاخود ئەو بیرە نوێیانەی کە لەلایەن گەنجانەوە باس کراوە خاڵی هاوبەش چییە لە نێوان بەشدار بووەکان داواتە ئەو بیرۆکانی کە ئەوان زۆرترین باس و خواسیان لەسەر کردووە و جەختیان لەسەر ئەو بیرۆکانە کردووە چی بوون؟ بیرۆکەکان ڕاستی ناوچەی گەرمیانژی هەر ناوچەیەک بۆ خۆی لە ڕووی کۆمەڵایەتی و جیاواز لە ناوچەیەکی تر گەنجانی گەرمیانیش لەوانەیە هەنێ کێشیان هەبێت هەنێ گرفتیان هەبێت لەگەڵ ناوچەیەکی تر جیاوازە باڵێ بەدڵنیایەوە ئەو باس کراوە بەڵام بە شێوە گشتیەکەی وەکو کوردستان کە باز بکرێت هەلی کار و کارسازی ئەمە بابەتێکی گرنگە بەلای ئەمەوە ڕاستی لەوانەیە کە گەنج لە تەمەنێکی کە قۆناغەکانی خوێندن تەواویان لە 18 ساڵ بەسەرەوە ڕێژەیەکی زۆرمان هەیە کە بێکارن یان کارێکی ئەوتویان دەست ناکەوێت بۆیە زۆرترین خواست لەو مەجالا بوو پرۆژەی باشە بوو بەڵێ لە گەنجی باشمان هەیە لە بواری جیاواز و بیرۆکەی باشی هەیە بۆ ئەوی کە بتوانێت لەو ڕێگەیەوە دەرفەتی کارکردن بۆ خۆی و بۆ چەندەها گەنجی تیژ بڕەخسێنێت کە ئەتوانێت لە ڕێگەم کۆنفرانسەوە دواتر وەکو ڕاستپاردێکیشی لەسەر بکرێت. زۆر باشە پێم وابێ پانێڵێکی تایبەتان هەیە بە هونەر و کللتور. باڵێ هونەر و کللتور ئێمە بەشێکە لەوەی کەوا ڕۆشنبیری گەنج زەرورە کە لە هەر بوارێکە کە ئیشی کرد بابەتێکی پەیوەندی بە کللتور و ڕۆشنبیری و چاند و کۆمەڵک بابەتەوە هەیە کە سەقافەتی کەسەکە دەرەخات هەتاوەکو بتوانێت خۆی پێ بگەێنێت لە هاتوویەکانی زیاد بکات دواتر دەتوانێت لە شوێنێکە کارێکی دەستکەوێت بتوانێت خۆی پێش بخات لەو مەجالە کاری گەورە بکات نوێگەری بکات لە ئیشەی خۆیان بۆیە لە هەموو ڕوویەکەوە کە بتەوێت هیچ بکەیت پێویستە کارە لە هاتوویەکان لە بابەتی کللتوری ڕۆشنبیری بکرێت بە هەمان شێوە لە بابەتی هونەریشە لەوانەیە کەمترین سەرمایە کار هەلی کار لە ناوچەکەدا سەرمایە گوزاری لە بابەتی چاند و هونەر و بابەتی کللتوری ئەوانە کراوە بۆیە ئەکرێت گەنجان بیرۆکیان هەبێت لەو بوارەشدا کار لەسەری بکرێت. بێگومان ئەمڕۆ بەڕێستان میوانی کورساتن خۆتان لەگەڵ ستافێک کە لە گەرمیانی خۆشەویستەوە هاتوون بەخێر هاتوونتانەکەین داهاتووی ئەم کۆنفرانسە چییە؟ زۆر سپاس ئەمە ئەم کۆنفرانسە دەستپێکێکە بۆ کاری پێکەوەی لە گەرمیانە وەکو گەنجانی گەرمیان بەیەکەوە ڕاستە لەوانەیە لە شارێکە کۆمەڵی گەنج بتوانی بێتی هەنێک کاری گەورە و گرنگ کار لە شوێنێکی تر لە گەرمیانە بۆ شێوازە بەڵام بۆی بتوانین کاریگەرانتر بێت هەنگاوەکانمان لە ڕێگەم کۆنفرانسەوە کارێکی وامانە کردووە کە ئەم دوو ڕۆژە کە 26 و 27 مانگە لە قەزای کەلار ئەم کۆنفرانسە بێت دەرفەتێکەوە کۆمەڵی ڕاستپاردەی باشمان هەبێت لەم ڕاستپاردانە کە لە پانێڵەکان لە گروپەکانە دەستمانەکەوێت لەو گەنجانەوە بتوانین بگەین لایەنی پەیوەندیدار چ لایەنی تەشریعی بێت چ لایەنی تەنفیزی بێت وەکو کۆمەڵێک دەستگامان هەیە و دەستگاکانی ترمان هەیە کە کۆمەڵگە بە گشتی کارتی تایبەت ئەکرێت ئەو ڕاستپاردانە ئاراستەی ئەو لایەنانە بکرێت دواتر بەلیژنەیەک لەلایەن گەنجان خۆیانەوە ئێمە تەنها ئاراستەکارە بین و ڕێنمایانەکەین کە بەو شێوەیە بن هەنگاوەکانیان پێپشان
ناتوانین بەڵام کۆی ڕاستپاردەکان خۆیان گەنجان ئەینووسن و هەر خۆشیان ناتوان بیگەینەوە شوێنەوە ئێمە لەگەڵیان نابین. زۆر باشە. ساڵانە ئەم کۆنفرانسە سازەکرێت؟ کە ژمارەیەکیمان داناوەبووی دیارێت بە نیازی ئەومان هەیە بەرنامەی ئەوە هەیە کە ساڵانی داهاتوو بە شێوازی جیاوازتر بە کوالیتیی جیاوازتریش هەڵبدەین بەرداوامی پێ بدەین بە دڵنیایەوە. زۆر زۆر باشە، دەستەکانتان خۆش بێ. کۆنفرانسەکە کەی دەست پێکا پێم وابێ ڕۆژی چوارشەمەیە ئەگەر شوێن و کاتەکەی بۆ بینەران؟ بەڵێ کۆنفرانسەکە ڕۆژی چوارشەمە دەست پێکات لە هۆڵی ڕۆشنبیری و هونەری گەرمیانە. کاتژمێر دەی بەیانە تر لەو ڕۆژەدا کۆمەڵێک چالاکی جیاواز هەیە بۆ گەنجان. پێمان خۆشەکەەوە هەر کەسێک کە گرنگی بۆ بابەتانەدا حزوری هەبێت لە بابەتەکانی ترە دیارە گەنجانی بەشدار بوو تەنها ئەتوانن ئامادە بن لە کۆنفرانسەکە. دەستەکانتان خۆش بێ بە هیوای کاری زیاتر. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز نەبەس حەمید سەرپەرشتیاری کۆنفرانسی گەنجانی گەرمیان. دووبارە بەخێر هاتن. زۆر سپاس. زۆر سپاس.